بله سلاوتان لێبێت ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە بازاری شێخ خەلام لە شاری هەولێر دیارە لێرە بەشێک لە خاوەنی ئەم دوکانانەی کە لێرە هەن گرد بوونەتەوە ناڕازین لە بڕیاری فرۆشتنی دوکانەکانیان یاخود ئەو ملکەی کە دوکانەکانی لەسەر دروست کراوە. من قسەم لەگە بەشێک لەو کەسانە کرد کە گربوونەوەکەیان ئەنجامدەوە ئەوان باس لەوە دەکەنکەوە ئەوان لە ساڵی هەشتاکانەوە دوکانەکانیان کڕیوە، بەڵام ئێستا خاوەن ملک بەبێ پرسیە ئەوان دوکانەکان یاخود ملکەکەی فرۆشتووە داوایان لێ دەکرێت کە دوکانەکانیان چۆڵ بکەن. من پێم خۆشە بچمە لای خۆیان و زانیاری لای خۆیان وەربگرم بزانم کێشەکانیان چییە. مام حەشیمەگە بیتە ئێرە سلااوت لێبێ هەندێک بیتە پێ سوپاس دەکەم ئەگەر بیتە ئێرانە پێم بڵێ کێشەتان چییەوە؟ وەڵڵای کێشەمان ئەوەیە ئەمە کابراچین ئەو سا ئەمریکا قەدیمە لە ساری هەشتاویەکەوە مندار بوویمە ئەمن لۆ خۆم سار دوکانم هەیە لێرە 25 عایلەم لەو دوکانانە بەخێو کردووە. ئێستاش کە مریکەکە ئەوە بابی باپیریان ئەمن دوکانەکەم لەوی گرتە لە باپیریان کە مانجە بە 27 دیناری بەس باقیەکەیدی سێ دوکانیت کە ئەمن هەر یەکی 100,000 200,000 دیناری سویسرم دایتێ کە فی سەبیلی ئەم لۆ خۆمیشی لە ناو بکەم. ئێستاش کابراەک ئەمە چەند سارە تێدا ناشتاوێک وەشتاو دەکات چەند سار ئەوە زۆر دەکا ئەمەش 150 عایلە لە ناومان بەخێوکی لە ناویشی بەخێو دەکەن. ئێستاش پارە هەموو شتەگنێ کابراەک لە لایەکی بچی ئەمە بەجادەی وەرکە بەبێ هاق و عار قبورمان نییە. ئەمە ژێک و دوونیە ئەمە هەموو جەماعەتێک 2000 عایلە بێنان و عارکەی قبوری ناکەن. ئێستا کەش ئەمە دەمانەوێ هەر وەکی جاران ئەمە کرێ خۆمان داخل نەکردیا کرێ خۆمان هیچ شتێک ئەوەک نەکردن. خاوەن ملک ملکەکەی فرۆشتووە ئێوە گلەیتان لە چی هەیە دەتانەویست؟ ئەمە گلەیمان لە چیە؟ ئەمە کەسا مرک نهاتێ برێ کاکەمە دەفرۆشن دەبی بێ قسەکمان لەگە بکە کاکە ئەو مرکە ئەنگۆ بیسی سارە تێدانا برام ئەنگۆ دەکڕن کرێتان لۆ ها بکەین ئەو ها بکەین یعنی بەبێمە بفرۆشە و 30 سال شتیوا خۆ نابی ویدەیەکێ نابی ئەو شتە دەبی ئەگە بشفرۆشی مشکلە نیە ماری خۆیتی دەتانی بفرۆشی بەس کە دایە یەکەچی دەبی برێ کاکە وەرە ئەتو لەگە ئەو جەماعەتەی کە لە ناو دوکانەکانم چەند سارە 30 سار 50 سارە ئینتفاقیان لەگە بکە زانەکریان کوولەوە دەکەی کویان لەگە دەکەی خۆ نابی ئەمە بەجادێ بێخی. دەبی برام دەست خۆش بێ زۆر سپاس بە لە بینەرانی پایتەخت من هەوڵ دەدەم لەگەڵ بەشێکی تر لەو کەسانەی کە لێرە خاوەن دوکانن قسە بکەم. مامۆستاس بەڵێ قوربان بەڕێستان خاوەن دوکانن لێرە؟ والله مستخدم دوکانم بس ئیمە عادی ئەو سعب مرکەی نییە بەڕاستی. باشە سپاس دەکەم ئەگەر کامێرەمانەکەم لەگەڵم بێتن هەوڵ بدەم بزانم یەک دوێکی دیکە لەو کەسانەی کە لێرە خاوەن دوکان قسەم بۆ بکەن. بەڵێ بینەرانی پایتەخت قوربان سلااو دەبێ مامۆستا کەسی لێ نیە بتوانێت قسەمان بۆ بکات؟ خلاص مامۆستا ئەوەش قسەیان هەموو کردە ڕایت خۆشنەوە باشە سپاسان دەکەم. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا دیارە لێرە لایەنە پەیوەندیدارەکان دوایی بڵێن ئەو گردبوونەوەی کە ئەمڕۆ ئەنجام درراوە لە نێو بازار شێخەلە لە شاری هەولێر لایەنە پەیوەندیدارەکان هاتوونەتە سەرخەت لە ئێستادا لە ژوورەوە لە گفتوگۆدان بۆ ئەوەی کێشەکەیان بۆ چارەسەر بکرێ. هەروەکو یەکێک لەو کەسانێک کە لێرە خاوەن دوکانە قسەم لەگەڵی کرد ئەو ئاماژەی بەوە کردکەوە خاوەن ملکەکە بەبێ پرسی ئەوان ملکەکەی فرۆشتووە ئەوان داواکاری ئەوەیان هەبووکەوە خاوەن ملک دەبایە لەگەڵ خۆیاندا قسە بکاتن ئەگەر بە نیازی فرۆشتن بێتن هەر ئەوان ئامادەن بەو نرخی کە ئێستا فرۆشتوێتی ملکەکەیان لێ بکڕێتەوە خۆیان ببنە خاوەنی دوکانەکان. ئەگەر هاوکارم بەشێک لە دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە ئێستا ئەم دیمەنە ئەم ڕێزە دوکانانەی کە دەیبینی ئەمبەر و ئەمبەری ڕێگاکە هەر هەمووی لە قەناڵەکەشتان دەکەم ئینشاءڵڵا و چکا بێ ئیشەکە حەل دەبێ جەماعەتی ئاسایشی خانەقای ڕایداسۆ کاک خۆشنا و عاقوبانەی ئیشەکەی حەل کرد و چکا بدەی عەزی نەکرد مشکلە و چشت ڕوو بدا بە زووترین کاک خۆشنا عاقوبانەی کۆنتڕۆلی کرد. زۆر سوپاسی کەناڵەکەشتان دەکەم بە هیمەتی برای ئەمن و ئاسایشەکان ئیشەکە حەل بوو ئینشاءڵڵا بنبڕکرە و ئینشاءڵڵا ئیشەکە کۆتایی پێهات دەست خۆش لێکا خۆشناوی و عاقوبانی دەکەین چینی فەقیر و هەژارانە بەخوای
دەستان خۆش دەست خۆش سپاس لەگەڵ بە لە بینەرانی پایتەخت میدیا وەکو باسم کرد دیارە کۆبوونەوەیەک لە ژوورەوە دەکرێتەوە وەکو بگەم بە ئەنجامێک قوربان ئەگەر کامێراکات و دیمەنەکانیان بوو بگوازەوە من پێم خۆشە هەر ڕاستە و خوب بچمە لای کاکڕایت خۆش ناو لێرە پێم وابێتن دەمەوێت قسەی لەگەڵ بکەم بزانم ئەگەر هاوکارم لەگەڵم بێت جەنابی ڕایت قوربان پایتەخت میدیاینە ئەگەر بکرێتن زۆر بە کورتی لەسەر گردبوونەوەکەی ئەمڕۆی ئەم هاوڵاتیانە خاوەن دوکانانە قسەمان بۆ بکەی سپاس دەکەین بە کورتی دەمەوێت بزانم ببورە باشە من بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانم بەس بە کورتی پێم خۆشە لەسەر قسەتان چییە لەسەر بابەتەکە کاکڕایت باش باش فەرموو سڵاو لێبی ماڵ کاکە بەخێر بێن سەرچاوم کاکە ئەمە ساعبی ئەو دوکانەیمە کوڕەکەم لەسەر سێ عایلە لەسەر ئەو دوکانەیە ئەو دوکانەمان کردیە بەسەر قفلانە بەسەر قفلانەمان کردیە هەم ئەوی تێدا بوو پارەکەی وەرگرت هەم ساعب مرچش پارەی وەرگرت ئەوە مایە کابرا بە ڕووی ماکە گەر درۆمان کرد بلێ کاکە ساعب مرەکەت بلێ تێ خەڵەتە ئێستاش ئەو مرکای دەفرۆشن بێ ئاگاداریمە توی نەکەنی گوتمە کاکە ئەو مرکاکە دەفرۆشی بەخۆمان هەردەگرینەوە مەتری بە چەندی دەماندەیە شادی سپات هەیە گوتی بە 16 وەرەقەی دەتان دەمێ گوتم کاکە 16 وەرەقەی ناکەوە گوتی کاکە مادەم هەروایە گوتم گوتی کە ئەو مشتری هاتە سەرێ چەندیان پێدا ئەنگۆ $100 کەمتر دەمەتری گوتمە کاکە رازینە ئێساش بەمای نەگوتیە مرگ دەفرۆشین بە 12 وەرەقە و نیوی فرۆشتیە مەتری هیچ ئاگاداریمای نەکردەوە چونەکە کابراوی کڕیتی گوتی کاکە ئەنگۆ ساحب ئەم کڕیتەوە مرکە ئەنگۆ ئەم ساحبم پارەکەی مەدەنەوەی بدەنە من گوتم کاکە عەقدێکتان لۆ دەکەم عەقدی چمان لۆ دەکەی عەقدی 20 ساڵم لۆ دەکەی نا عەقدی ساڵێک لۆ دەکەم ساڵەکە تو دێ شۆفەر لێ دەیتێک دەی بسمە دەرێ هیچم پێ ناکە لەگەرە تو خلاص ئەوەی کاکە ئەوە خەزرەوەی خەزرتر مادەم وەیە کاکە ئەگەر دەتانن دۆچکا بدەین سواری سارەمانکەن كل زمان خوش صداقة سنة واني ألفاظ ذكرت ألفاظ ما كانوا خلاص برا بين بدي إيوه باشتري الرجال سعرت شيء أبوي باشتري الرجال أويا مركز كي بدأت أنا وخون باشتر سعدي شمال ميت أخوان الدوازة ولا خير نيجي كم تر تبي كم تر ده تتكلم فارا ما ده سقف فارا ما ده هنا يبغى سعي بازاري بدأت مكاكا يعني أمادنا ملك كان ما ملك كان هذا ما ينبكرينا مكاكا خلاص برا ممنون تاني سباس دك صايمني خوش بيت وعكمي كسيتري ليه خاون دكانة كاني اگر کاک خوشنا و آماده باید ایما بله او کاک خوشنا و با لیدوانی لبرایزیان ور بگم دیما لای برایزیشت انشاءالله کاک خوشنا و سلاو لی به قربان ام کاتت باش بشوی که راستا و خولا گلتم پیم بلی برایستان ام روحاتون تلای ام حولاتیان قصیات چیه ایوات چیه ام امن وکو دکتور خوشنا و خوبانی که اندامی پرلمانم پیشتریش مدیری ئاسایشی بازاری بوویمە ئەو دوکاندارانە هەموو ئینسانی چاکن ئینسانی ڕێکوپێکن کێشەیان هەیە لەگە ساحب مولکەکەی ئینشاءڵڵا لە ڕێگای بەڕێز پارێزگاری هەولێر لە ڕێگای بەڕێز سەرۆک شارەوانی هەولێر کێشەکەیان لۆ چارەسەر دەکەین و هیچ گربوونەوە شتە چنە و بەس دوکاندارەکان ساحب حەقن دەیانەوێت حەقیان لە بۆ زامن بکرێت ئەمەش وەکو ئەوەی کە نوێنەری ئەو میلەتەینا نوێنەری جەنابیانین کە بە زمنی ئەوەش کە مدیر هاسایی شێرە بوویمە پێشتر ئەمن وەکو نوێنەریوان دەبمان نوێنەریان خزمەتیان دەکەم ئینشاءڵڵا کێشەکەشیان لە بۆ چارەسەر دەکەین هیچ مشکلێکی گەورەش ڕووی نەدایە دەواکاری ئەوان ئەوەیە کەەوە ملکەکانیش ئەگەر بەکڕینیش بێت ئەوان ئەمە ئینشاءڵڵا ئەوە سێ جیهەتە جیهەتی یەکەم ساحب مولکە کوڕەشی چاکە جیهەتی دووەم ئەوەی کڕیتی جیهەتی سێم ئەو دوکاندارانە کە بە دوکانەکەیان بەسەر قوفلی کڕیا ئێستا لێرە ئەو دوکانی ئێستام لێ ڕاوەستایمە لەوانەیە سەر قوفلیەکەی 10 دەفتەربی 20 دەفتەربی 30 دەفتەربی نازانم سعرەکەی چەندە ئەو دوکاندارە دەبی بێ مفاوەزاتی لێگە بکرێ ڕازی بکرێ بێ کە دوکانەکەی تو بۆندەیە ئەمە دەمانێت شتێکی جوان دروستکەین شاری بەرەو پێشبەین شاری جوان بکەین چکە خۆشاری هەولێری شارە هەنابی دەبی سەبرە بەرەو مەدەنیەت و بەرەو جوانی بڕوا ئەو جێ قەدیمەکان چا بکرێن و نوێ بکرێنەوە دوکاندارەکان ڕازی دەکەین ئینشاءڵڵا لەگەر بەڕێز پارێزگار و لەگەر بەڕێز قایم و لەگەر جەنابی سەرۆک شارەوانیش کێشەکان لە بۆ چارەسەر دەکەین و ناشرێن یعنی وە دەکەین ئەوانەش زەرەر مەد نەبن چکە ئەوانە ساحب حەقن
ئینسانی چاکن هەیە 40 سارە لێرەیە هەیە 20 سارە لێرەیە هەیە 50 سارە لێرەیە بۆ دەکەین دریان ڕازی بکەین و هەرسێک ڕازی بن و هیچ کێشەش دروست نەبی. بەڵێ بینەرانی پایتەخت ئەوەی بینیتان و گوێبیستی بوون لێ دوانی ڕێز خۆشنەوە ئاخۆبانی پەرلەمانتاری کوردستان بوو. من پێم خۆشە بزانم ئەگەر هاوڵاتیەکی تر مامۆستا ئەگەر بفەرموویتە ئێرە لەگەڵم هەندێک بیتە پێشەوە سپاس دەکەم. سلااوت لێبێ خۆشناویش لێرێ خۆشناویش قسەی کردێتە پاسێکی دایان بۆ ئەمە ماستا لە ساڵی هەشتاوە لێرەینە ساڵی هەشتاوە لێنێت و معقول نییە یعنی لێک ڕابێ ڕاست بێت و ڕۆ دەرێ هیچ سابە کردو نەکاتن و خەبەریشمان دایتێ گوتمە کاکە ئەگەر مەسەلە فرۆشتنە بزانین مەغڕ دەبینی و بزانین بە سعرێکی مناسب بداتەوەمە ئەمە ئەفزەڵترین لە یەکەشکە کردو بۆ ئێوە دوکانەکان چۆڵ بکەن هەڕاست بێپرسی کەسا فرۆشتیتی ینی ناتێ بێکاکە ئایا دەتانەوێ بەو سعرێنگو موافقن یان تعویزەکان دەوێت ڕاست فرۆشتیتی و ڕاست کابراتی ڕکاکە لۆم چۆکن یعنی تو 30 ساڵە زیێکی بی معقول یەکەسە بچێ دەرێ چیتان بۆ بکرێتن باشە والله تعویزێکمان دەرێ يعني تعويزك ما مدني يا مدي سعرش داني بكاك بوندي هقروا هذا هو يوالم لا رجع زناب تنزاني قشتك مالوف من تلفزيون يقول ممنون تانبين بەڵێ بینەرانی پایتەخت ئەمەی بینیتان و گوێبیستی بوون لێ دوانی بەشێک لە خاوەن دوکانەکان هەروەها کاک خۆشنەوە ئاقوبانی بووکەوە هاتووە سەردانی دوکاندارەکانی کردووە کە لێرە ناڕازی بوون لەوەی کەوا خاوەن ملکەکە ئەو ملکە بفرۆشێتن و ئەوان دوکانەکانیان پێچۆڵ بکرێت لە ئێستادا لە گفتوگۆدان بۆ ئەوەی بگەنە حەلێکی وەسەط بۆ ئەوەی خاوەن دوکانەکان زەرەریان پێ نەگاتن و کێشەکەیان بە شێوەیەکی یەکجارەکی بۆ چارەسەر بکرێت.